سڵاوتان لێبێت من فەرمان ساڵح لە پۆدکاستی دیوی دووەم لە ئەڵقەیشکە لەگەڵ کاک تەڵات تاهیر نووسەر و شاعیر لەگەڵتان دەبم. کاک تەڵات دووبارە بەخێر بێ. عزیزی من. کاک تەڵات لە ئەڵقەکانی ڕابردوو زۆر باسی ئەزمموی منداڵیتمان کرد و چۆن لە هەولێر گەورە بوویت و کۆڵانی منداڵیت و زۆر یادەوەریمان باس کرد. باسی شعرمان نەکرد. یەکەم هەنگاوی یان بڵێن یەکەم شعر کە نووسیت چ شعرێک بوو کەی نووسیت؟ ئایا ڕووداوێک شتێک هەبوو کاریگەری هەبی لەسەرەوەی کە ئەو شعرەی تۆ لەدایک بێت یان ئەو شعرە بنووسی؟ خۆ ڕاستی من بەهۆی بە حکمیەوەی کە عەرەبیم دەزانی زۆر پەیوەست نەبووم بۆ شعرانە بۆ شعرە کوردیانێک کە بڵاو دەکرایەوە، ینی دیوەشتیشم دەبینی، یان دایمەن بەراوردم دەکرد بە خودزانی، ینی عەرەب بنووریشی شعریە، ینی عەرەب ڕەنگە هەزارە و مێژ و زۆر جاران ئەرز و خاک و سیاسەتیش دەستە زماندا نابیانی، هەمیشە خۆی بە قوربانی زمان کردیە و ئەدۆنیز گوتنی عەرەب زمان وەکو ئامرازی گەیاندن بەکار نایێنێ، زمان دەپرستێ. لەبەرەوەی خودزانی مەسەلەی قورئان زمانە و ئەو ڕەهەندە دوور و دێژە مێژوویە. من بە حکمیەوەی عەرەبیم دەزانی زۆر پەیوەست نەبووم بە شعری کوردی، حەزم لێ بوو شتێکی جیاواز بکەم، هەرچەندە وەکو خەڵکی شعری چێش و سەروادارم دەنووسی. ئەو کاتە لە بیرمە تازە قانعم خوێندبووە، تازە بێخودم خوێندبووە، کەوتبوومە ناو شاعرانی کلاسیکی نالی و مەحوی و سالم و ئەوانەوە. ئیتر دەمیش دەو ڕیتمە بنووسم، دواتە سندەکە تێرم ناکەیان دەرەقەتی نەیە. وام لەو کاتەوە مەسەلەن ڕقم لەو دەنگانە بوو کات باڵێن لاسایی تار تۆفیق دەکەنەوە، حەزم لێ بوو تار تۆفیق ئۆرگانیکەکەیە. یعنی لە منداڵی و حەزم لێ نەبوو ئەم تایپە بنووسم، هەستەکە تعبیر لە من ناکەوە، ئەوانە ژیانی من نییە. ئیتر یەکەم تێکستم لەبارەی باینجانەوە بڕاستی، بۆی خەڵک زۆر دڵێن لە ڕێگەی بۆدلێرە و لە ڕێگەی ئۆکتافیۆ پاز و لە ڕێگەی فڵان و فیسار و هاتتە ناو ئەدەب. من زۆر لە ڕێگەی میوەوە، چونکە هەموو ژیانمان میوە بوو، دوکانی میوەمانە بوو لەگەڵ دایکم و میوەمان دەفرۆشت و بەیانیان دەمهێنا و بەرە بەیانان لەگەڵ میوە دەژیام و دەمهێنا خوارە و ڕیسم دەکرد و دەرب دێنا و ئیتر ژیانم لەسەر میوە بوو. ئیتر یەکەم تێکستم لەبیر سەبارەت بە هی نووسیم، سەبارەت بە باینجان، ئەو غەدەی لە باینجان دەکرێت. ینی ڕاست ئەو پرسیارە زۆر لێکراوە لەسەر ئەو چیرۆکی باینجانەکە، بەس چکە باسی یەکەم تێکستی تو دەکەین و دەڵێ یەکەم تێکستم لەسەر باینجان بووە، چیرۆکی پشت ئەو تێکستە چی بوو؟ بۆسی لەسەر باینجانانی بۆ لەسەر کچێکی جوان نەتنووسی، بۆ دواتر ینی دەمنووسی یەکەم باش یەکەم تێکست یەکەم تێکست ئەو غەدرە چینایەتیە و کاستم پێ دەکرد کە نەک لە بینی ماڵە ئەوەی میوەکان باست کرد لاڵەکان، نەک لە بینی من و منداڵە جاشک یا منداڵە دەوڵەمەندێک یا منداڵە خوا پێداوەکەوانە، هەستم ئەو چینایەتە دەکرد لە بینی بەرژی بابم و بەرژی حاکمەکان، بەرژی داکم و بەرژی ژنە دکتۆرەکان. ئیتر بەس ئەو بۆنە قوڕاوی ئەمە لۆما دەهات، ئەو مەینەتیانی ئێمە هەمان بۆ ئەوانە. ئیتر ئەمانە هەمووی غەدرەشی چینایەتی سەیری توش دەکردم. وەکو گوتیشم شعرەکە چێش سەروادار بوو. دواتر یەکەم تێکستی کە شایانی بڵاوکردنەوە بێ تقریبان دوای 7-8 مانگ لە 1985 هەرەوە باینجانە تێکستیش تر و بەناوی ساباتی خۆشەویست و کەدیم ئەو کاتی کلمەی سابات تازە بوو. هیچت لە بیرماوە کۆپڵێک لە بیرم نەماوە، بەڵام بیرما کە نووسیم من لە 84 لە 85 دەکات 14 ساڵم لە بەرامبەر کتێبخانەی گشتی کە ئێستا وا بزانم وەزارەتی کاروباری کۆمەڵایەتیە بە عەقڵم ئێستا حالیان لێر. ئەو کاتە نووسینگەی هاوکاری لێ بوو. نووسینگەی هاوکاری چی لێ بوو؟ بەڕەحمەت بێ مامۆستای گەورەمان مامۆستا مەحموود زامداری لێ بوو. مامۆستا مەحموود زامدار لە نووسینگەی هاوکاری ئیشی دەکرد. ئیتر من و برادرێک چوین، من تێکستەکەم لە جیرفانم دانا بوو وەکو تێکستێک بڵاویکەم و ئەوانە گەنج بووم و هەرهاش بووم و ئەوانە. مامۆستا پەشە و شعرێکی هەیە باز لە نامەیەک دەکا لە جیرفانێتی، زۆر بە جوان دڵی دووەم بوو لێی دەدا،
يعني ئەو کاتێک ژیفان نامەکەم لە ژیفان بوو دوو دڵم هەبوو هەردوو لیان دەدەن ئەیتر من ئەو شعرە لە ژیفان بوو وەکو وەسفەکەی مامۆستا پەشێ و دڵی دووەم بوو لێ دەدا ئیتر بردمە لای مامۆستا مەحموود زامدار مامۆستا مەحموود زامدار بە خەڵکی دەگۆ شعر بنووسن بڕۆچیرۆ بنووسە ڕۆما بنووسە شانۆ بکە دەگۆ شعر شتێکی گوندیە یعنی دیاردەیەکی گوندیە شاری گەورە ڕۆمانی تێدایە شاری گەورە شانۆی تێدایە درامای تایە یعنی ئەو عەقلی زۆر گەورەتر بوو لێ ئەومان ئیتر ڕقی لەو شعرە گوندنشینیە بوو کە هەموو کورد خەریکێتی و ئەوانە ئەوەی مەوەستە هێمن دەڵێ دوو کەس بڕوە دوو کەس پیاسە بکە کورد سێ شاعیرە یعنی دوو کەس پیاسە بکەن سییانە شاعرن ئیتر تێکستەکەی خوێندەوە بەدڵی بوو ئاگوتیەوە خۆ نووسیتە ئاوت نەدزیوە نەخێر دوای بزم وتی خراپت پێ دەکەم یعنی گوێ دەمنەوە دەردی نەماوە بزانی ئەو ئێستا تەرکیزم نییە نەدزیوەوتم نانەمزیو دڵنیای دووسێ سوێندی پێ خواردمەوەوانە یا تێکستەکە نەدزراوە ئیتر گوتی باشە بڕۆم لە باڵ دەکەمەوە ئیتر من یەکەم تێکستم لە ڕۆژنامەی هاوکاری لە 1985 بیرما مان دبیان شش بیان حەوت بیان هاویم بوو لە یادت ماوە هیچ ئەو تێکستە سەهاباتی خۆشەویستی باز لە هینێک دەکا باز لە پەیوەندێکی خۆشەویستی جێهێشتن و تامەزرۆیی و ئەوەی ئەو کات باو بوو ینی ئیتر من خواخوام بوو بە یەکێک لێکەکان وەرم گرن چونکە من کە لە مەخمور دێم ناوەندی ئەدەبی هەولێری ناوەندیشی زاڵمە خۆ دەزانی یعنی ناوەندی شارەکان مامە فەرمان هەمیشە بەرامبەر بە بەهرەی ئەتراف قاسینە زاڵمن یعنی هەتایەکی لە چۆمانەوە یان یەکێک لە خەلیفان و یان لە ئاشتی کەڵەکۆیان لە مەخمورەوە دێ لە ناوەندی ئەدەبی پێشی دەکەن و ئەتراش پێ دەکەن گاڵتەنی ینی من هەموو جارێ مامۆستا مەحموود زامدار بە سوحبەت دەیگو دەیەوە نازیەوەتانە بوو کاتی خۆی ماستان دەهێنا لە مەخمور ئێستاوەتی ئەلبان دامەزراوە و نازەشتان نەماوە یعنی تۆ باسی بنی باسی شعری بکە ینی بەڕەحمەت بێ ئیتر من هەتا خۆ دەچەسپێنم زۆری پێدەچێ ئەوانە ئیتر سەرەتەکانی من وەکو ئەوی گوتم سەرەتای چێش و سەروا هەولێر کاک تەڵات ئەو شاری پڕیادەوەری و فرەڕەنجەی کە زۆر جار باسی دەکەی چ ڕۆڵێکیا بوو لە داڕشتنەوەی کەسایەتی شاعیرانەی تەڵات تاهیر زۆر یەکەم تەحەدا بوو تەحەدایە بوو خۆ بسەلمێن بۆ ئەوانە چکە خۆ دەزانی ئەوانەی لە شار دەژیان یعنی دەستیان گرتو بوو بەسەر پەیوەندیەکان بەسەر ڕۆژنامەکان بەسەر نووسینگەکان یعنی من ئێستا با بڵێن تەماشای عەقڵێکی گەورەی وەکو مەحموود زامدار دەکەم کە گەنجێک منداڵ کارێک لە مەخمورەوە بێ و یەکەم شعر بۆی بڵاو کاتەوە چەند زەحمەتە ڕەنگە من ئێستا بخۆم نەتوانم لە دەستگایەکە ئەوەی ئەو مغامرەی ئەو کردوێتی من ئێستا دووبارەیکەمەوە ئیتر کە زانی تازەم و یەک دوو پرسیاری لێکردم و ئەوانە جارە چێژ منی بینی و لە معرەزان ئەوەزان یەکەم جار دەژێڕمەوە قەت سوفەی نەکردووە سێ بژێڕمەوە من هاوینان ئیشم دەکرد وابزانم دەبێ پاییز بوو بێ چونکە هەنار لە پاییزە هەیە هەنارم دەفرۆشت لە معرەزان هەنارم دەفرۆشت ئەلیزەی دانتیشم پێ و جەحیمی ئەلیزەی دانتی دەمخێندەوە هات هەناری خواردز نازام ساری دەکڕی بە پیاسە هات و بۆ لای خەڵک هات و تێ ناگەم ینی عمری مە زۆر فەرقی هەبوو ئێوە نەبووم بسایرێکم هات لە لای من لەسەر عەرەبانەکە هەنارەکەی خوارد تەماشایەکی کتێبەکەی کرداوە وتی ئەمە دەیکێ لوولە هەنار و شتی پێ دەفرۆشی چە ینی ئەوە کتێبەستەکە لای تۆ وتم نا دەخوێنمەوە وتی تۆ ئەلیژەی دانتی دەخوێنیوە وتم بەڵێ گوتی ینی عەرەبیەکەت بە شێوەی دەکات تۆ جەحیمی بخوێنیوە وتم بەڵێ پێی باوەڕ نەکردم باوەڕکە یەک دوو لاپڕی کردە سیاری کرد لا على التعین ئەو کلمە یعنی چی ئەو کلمە یعنی ئەو ڕستەیە یعنی چی کە بۆم شەرح دەکردو ئەوانە ئیتر هەنارەکەی تەواو کردو ئەوانە گوتی سەری ماچ کردم گوتی هەتا منداڵی وەک تۆ لە هەولێرێ ماوی ئەوە هەولێرە قەت پەچی ناکەوێت یان قەت یعنی هین نابێ نادۆڕێ شتێش لەو بابەتەی گوتو ئەوانە وتی عمرت 14 ساڵە و هەنار دەفرۆشی و لیزەی دانتیش بخینیەوە ئەمە شتێکە ینی ئەمەلی هەولێرێ ینی وەکو گەنجێکە دانتی بخوێنێتەوە بۆ گەرمای و لە معرەز و لە هەنار فرۆشتن و لە ناهەمەتی کاک تەڵات باسی دانتیت کرد دەشت بسڕینم جگە لە شاعیرانی کورد یان
کەسێکی وەکو مامۆستا محموود زامدار لە فەیلسوفە بیانیەکان یان لە شاعیرانی بیانی کێ کاریگەری لەسەر دنیابینی تەڵات تایر هەبووە؟ زۆر مەسەلەن ئەم ڕۆمان زۆر دەخوێندەوە بەڕەحمەت بێ ئەوە بەختم هەبووە من بەڕەحمەت بێ دکتۆری ئازیزمان گەورەمان دکتۆر معروف خەزەردار من زۆر قەزایی دکتۆر معروف خەزەردارم یعنی بردمە ماڵەکەی دانم دەخوارد دایدن شاندم کتێبخانەکەی لێ بەردەستم بوو جارۆ دەچوونە بەغدایە بە 2 ڕۆژ منە لە ماڵی بەزدێشت یان بۆ سەلازە پڕ خواردنەوە یعنی ئەولادی خۆی حساب دەکرد دکتۆر معروف خزمەتی هەبوو یا خزمی خۆی بوو یا خزمی خێزانەکەی بوو بیرم نییە لە کتێبخانەی گشتی هەولێری ئیش دەکرد لە کتێبخانەی گشتی هەولێری من 8:30 دەچوم لەگەڵ مۆزەفان کتێبم دەخوێندەوە تا 2 لەگەڵەوە داهاتمە دەی زۆر جاران ئەوەندە سێقایان بە من بوو کە دکتۆر معروف گوتبی و ئەولادی منە هەرچی دەوێ با ببە هەرچی کتێبی دەوێ باوی بە ئەو کتێبانەی لێ دەستم کەوت بە تایبەتی هی سۆرینکەی غارد هی عەبدوڕەحمان داخل تێکستێکم خوێندەوە بە ناوی هەڵۆی قوڕیش یعنی ڕاستە با بڵێن 800 ساڵ لەمەوە پێشەوە نووسرا بەڵام باوەڕکە تێکستێکە تەسەووری ناکەی من داخۆشەکەی لەوە داویستە لە بەرمە کرد یعنی ئەو تێکستەکەم بەدڵ بە یعنی مەسەلەن عەبدوڕەحمان داخل کۆپڵەیەکەم لەبیر کردو لەبەر کرد وەکو سەقرە قوڵش ئەجە بالموناسەبە زۆر جاران زیاد سعادات کەم سەعات 1:02 دەیگوت خوێن تۆ لەم باسکە یعنی من لوچ بخینەوە مادەم دەخینیەوە ئەتو ئەرکەت کێشایەوە نییە ئیتر 6 ساعت دەخوێنیەوە ئەو کتابەی خوێنتەوە بە چارێک 20 دقیقە لەم باسکە ئیتر باسم دەکردیش دەست لە فەیلۆ دەکڕیم جارە بوو 2 گەس لێ دەکڕیم یان دەچنیا مەطعمەشنانمان دەخوارد لە حسابی وی وەکو چاکێک کە من عیلبەکەم داوەتێەوە ئەوانە مەسەلەن عەبدوڕەحمان داخل طبعا عەبدوڕەحمان داخل يعني ماساتێکی هەیە لەوەی کوڕەکەی دەکوژن لە دەست لەو طبعا عەبدوڕەحمان داخل لە دەستی عەباسەکان ڕادەکا دەچێ خلافەی لە تۆزێ دووریش دەکەمەوە بەس زۆر گرنگام تێکستە دەچێ خلافەی ئەمەوی تازە دەکاتەوە لە ئەندەلوس ئۆکەی لە دەست لە کە عەباسەکان ڕاوی دەنێن لەگە دوو کوڕەکەی بمەلە دەپەڕێتەوە لەو بەر لە کەنارەکە پێی دەڵێن کە ئەو دەپەڕێتەوە لەگە کومنداڵەکان دەرێ خەلیفە عەفوی کردن و نازانم چین و بگەڕێنەوە و نازانم چی کوڕە بچووکەی با غەریبی داچی و ئەوانە و خۆش باوەڕە دەگەڕێتەوە باوکی چەندی پێ دەڵێ مەگەڕێەوە دەگەڕێتەوە عەبدوڕەحمان داخل خۆی کوڕەکەی دەپەڕنەوە کوڕە بچووکەی دەگەڕێتەوە لەوێ لە پێش چاوی سەری بڕن کە سەری بڕن لەسەر نێزەی دادن لەسەر ڕەم دادن و پێی نیشان دەدەن تێکستێکی نووسیوە بە ناوی هەڵۆی قوڕیش چییە؟ ئیمامی عەلی دوو چنجی هەیە هەڵۆ دوو چنجی هەیە تەمان چنجێک سەری حوسێنی گرتووە چنجێک سەری کوڕەکەی خۆی کەی ئەم زوڵمە ئەم غەدرە بە دنیادا دەژێڕی بۆی غەدری عەباسیەکان ئەم غەدری لە ئەولادی و لە ئەولادی عەلی کرایە ئەم هەڵۆی قوڕیشە شار بە شار و ماڵ بە ماڵ و گوند بە گوند بگەڕێ و بە خەڵکی بناسانی تێکستەکە دەڵێ چی ئێستاش لە بەرمەواوە دەڵێ قالت لي امكث في ثقب أبرة لا تبرح مكانك استرزم لك إن جاء الخيط لا تمس وإن عبر لا تمد فافرح مع لأنني لا حب غير الفرحان يعني إلا الفرحان دەڵێ پێی گوتم لە کونی دەرزی دانیشە شوێن نەگۆڕی بۆ مانای کون دەرزی فلاوانە یعنی ئەو کونجی و کونجی هەیە پێی گوتم لە کونی دەرزی دانیشە شوێن نەگۆڕی نەچی بەم لەولایە ئەگەر دەزۆکە هات پێت نەکەوێ وەگە دەریشت لێ نەگەڕی ئێمە بەرم نەکەوێت چۆن لێ نەگەڕێن لەگەڵ ئەوەش خۆشحاڵ بە کامەران بە چکە مرۆڤی مڕمون و ئەوانم خۆش نایی یەک تێکست لەسەر مستەحیل لەسەر مەحاڵ کە تۆ زەحمەتە ینی لە ئەدەبی ئێستا و کۆ دەوانە بیدۆزیەوە ئەمانە بۆ من سەروەتێک بوون ینی سەروەتێکی گەورەی ئینسانی گەورە بوون مەسەلەن من حەزم لە عەبەسیەت بوو ڕۆمانە عەبەسیەکان بە تایبەتی ڕۆمانی پاش حربی عالەمی جەنجی جیهانی دووەم یان یەکەم لە یەکەمەوە بگرا ئەم بێهودەیە کە تووشی ماسات و نەبوونی و نەهامەتی ئەوانە مەسەلەن هیمنگوایان زۆر خۆش ویست بەڕاستی هیمنگوای ئێستاش بەفری کلیمەنجارۆ یەکێکە لە یعنی لە نۆڤلێتە زۆر خۆشەویستەکانی من مەسەلەن سان زۆر پێرسم زۆر خۆش دەویست مەسەلەن بۆ لێرم زۆر خۆش دەویست ڕامبوو وەجیت ڕەنگە یەکەم گەنج مقالە لەسەر ڕامبوو نووسیوێ لە هەشتاکان من هاوکاری بڵاوم کردوێتەوە
يعني عمرم 15 ساڵ بوو لاپەڕم لەسەر ئارتۆر ڕامبۆ دەنووسم یان لەسەر باڵێن سودالیا یان سودالی و دادایەکان دەنووسم. زۆر لە دنیای ئێمە نزیک بوو، دنیای بەعس، دنیای بێهودەیی بوو، دنیای بێدرخکردنی ژیان و ئینسان و تێکدانی عائیلە و تێکدانی گەڕەک و هەڕەشەی زمان و نەهێشتنی زمان. و من بیرمە زۆربەی دوکاندارەکان یعنی هەبوو لە عەنکاوە هەبوو، لە عەنکاوە دەمخوێن بە کوردی جەبێندایەوە دەبایە لە بەعەرەبی قسە بکەین، یعنی بە کوردی دەگوم کوردی نازانم، معلم دەشمدانی کوردی زانێن، یعنی هەڕەشەیەک لەسەر زمانی ئێمە هەبوو کە ئێمە دەتوانین مەسەلەن کەوشی مەسعود محەممەد و شکور مستەفا و عەبدوڵای حەسەن زادە و هێمن موکوریان یعنی لەسەر سەرمانە، یعنی پێڵاوی ئەوانە لە سەرمانە، یعنی نازی ئەوانە لە سەرمانە. یعنی موساعەتەر قسەیەکی هەیە لەسەر زمان، دەڵێ ئەو کاتەی کە لە سیەکانەوە هەژمون و هێرش و پەلاماری دەوڵەت دێ بۆ سەر زمان لە کوردستانی باکوور، دڵێ ئێمە لە ڕێگەی لە دەلاقەی ستران و لاوکەوە زمانمە دەرباز دەکرد کە دەرگیان لێ دەگرتیم، دەیانویست تاڵانماکەن، دەیانویست قەدەغەماکەن، دەیانویست یعنی هێرشمان بکەنە سەری و لە ناومان بن. ئێمە دەلاقەیەکمانەوە پێدەگۆ ستران و لاوک، ئێمە کوردمونمان تێدا دەرباز دەکرد، یان زمانمان تێدا دەرباز دەکرد. ئەمانەی کە باسم کرد ئەم هەژمون و ئەم هێرشە وای کرد بۆ من کۆمەڵێک ڕۆمانی عەبەسیم خۆش بوێ، مثلا هەنری باربۆسم زۆر خۆش دەویست، مثلا ڕۆمانێکی هەیە کابرایەکە لە ژوورێکە لە کونی دەرگاوە تەماشای دنیا دەکات، ئامادەنی بێتدەی ینی هینی لەگەڵ دنیای پچراوە. مثلا ئۆکتافیۆ پازم خۆش دەویست کە باسی لەونبوونی من دەکرد لە ناو ئێمە لە ناو ئەوانی تر. ئەمەسە سارتەرم خۆش دەویست کە دەیوت دۆزەخ ئەوانی ترە، ئەو تێنەگەیشتنی لە ڕێگەی ئەوانی ترەوە تۆزێن و ئەوان. کاک تەڵعات باسی ئەزمموی شعری تۆمان کرد لە سەرەتاوە چۆن دەستی پێ کرد و ئەو کەسانی کە کاریگەریان هەبووە لەسەر دنیا بینی تۆ. بە پرسیارێک بکەم، شاعر لای تەڵعات تەنیا وشەی و جوانیە یان با بڵێن گەڕانە بە دوای حەقیقەت و ماناکانی ژیان؟ خۆی ڕاستی پێ سەرەتا دەبێ شتێک بڵێن بۆی وازەح بێ. شعر یەک جۆری نییە و یەک تامیشی نییە، بەکو خواردن هەزار تامی هەیە، کفتەی هەیە، بریانی هەیە، ڕۆبیانی هەیە، هەیە حەزی لە قافیە و سەروایە و مە کفتەکەیە بۆ خۆی دەیخوا و عافێتی بێ، هەیە حەزی لە ڕۆبیانە، شتێکی سەردەمیانەی جوان و تازەیە و تامێکی تازەیە، ئەمەش پیرۆزی بێ و عافێتی بێ. لە ئەدەبە ئەوەی کفتە دەخوا بووی نییە بە ڕۆبیان خۆر بڵێت و زەوقسزی یان بێزەوقی. ئۆکەی؟ وزە نەزەری من لەسەر ئەدەب کە من خەریتەی ئەدەبی کوردیم سیر کردووە، بیستمە بزانم خاڵە لاواز و بەهێزەکانی لە چۆن، لە نوێگەری، لە ڕەبتی بەگە خەڵک، بەگە نازانم چ، دەبایە بزانم خاڵە لاواز و بەهێزەکانی لە شوێن. شعر لای من کارکردنە، ڕەنگە لای خەڵک ئەوە بێ کە ئیلهامە و دێتە خوارێ و بۆی دیێ و دەنووسێتەوەش نۆرمەڵە. خۆ دەزانی یەک جۆری نییە، یعنی خەڵکەیە بە دار چێش لێ دەنێ، خەڵکەیە بە غاز لێ دەنێ، خەڵکەیە بە دەستاویان جیازە، ینی یەک میکانیزم نییە بۆەوەی هینکە بە زمن یەکێکم لەوانەی باوەڕم بۆ نییە نی بتڵ عارەق بخۆم و حەز لە ژنێ بکەم و شعر بێتە خوارێ و بگریم و بنووسم. من باوەڕم بکو نالی وایە، نالی کە دەبینی هەر دیێڕەشی چوارمانەیە هەیە، ئەمە سوتفە نییە، ئەمە ناکرێت سوتفە بێ، دانیشت بێ و بێتە خوارێ هەر دیێڕەش سێمانەیە هەبێ. جەبا پرسیارە بکەم مادام پرۆسی نووسینی دەقێکی شعری بەڵێ لای تەڵعات تاهیر چۆنە؟ لە وێنەیەک، لە تابلۆیەک، لە دیمەنێکەوە دەست پێ دەکات؟ چەند کاتی دەوێت تا دڵی تەواو تێکستێک؟ تێکستێ مەسەلەن جا من باسی جۆری تێکستەکەن بۆ بکەم بۆی وازەبی. من کە شعر دەستم بە شعری کرد، شعر نووسین، ئەو زمانی شعری پێ دەنووسێ نەبوو، دژنیا نەبوو. من لەگە داخم قسەم دەکرد ئەو زمانە، لەگە برادرەکەم قسەم دەکرد، حەزم لە چیژە دراوسێکە دەکرد ئەو زمانە.
دەچوومە مەکتەبێ یەخەیان دەگرێتەوە زمانە ئەو زمانە پەمەیە هینە نەمابوو ینی من زوو تێگەیشتم ئەم زمانە خۆدزیینەوەیە زۆر جاریش وسم تایبەتی لە هەشتاکان بەهۆی زەبر و زەنجی حکوومەت خەڵک ناچار و پڕداتە ڕەمز و خەڵک تێی نەگا و نەژیری و ینی دەبایە پڕداتە سمبول و ئەوانە من کە لە دوای ئینتیفازەوە تەواو دەچمە ناو ئەدەبیات و ئەوانە ئیشم ببێتە ئەدەبیات تێدەگەم ئەم هینە نەما ئەم ڕەمزانە نەمانیانی ئێمە پێویستمان بە پاڵەوانی ناوخۆیە لە کوران لە سێتاخان لە تێداوە خەڵک بکەینە پاڵەوان ئەو شتانە بنووسم من تەجربەی ئەمریکای لاتینیشم لەبەر چاو ئیفلاسی ئەدەبی غەربی ئەو کاتا دەستی پێ کرد کە هیچ تازە نەما ئەنی شتەکان ڕۆتین بوونەوەوانە کە ئەدەبیاتی ئەمریکای لاتین دێ خوڕافەی داپیری و بپژمێ ناڕوا و ڕوود بێ ناوێ بەس گۆرەوی لێ پیاوێ ئەو خوڕافانە دەکەنە ئەدەبیات ئەوروپا دەبژێتەوە دڵێ با بەوە دەمەمان نەدیوە بۆ دەبینی ئێستاش مەسەلەن تۆ لەو حەیە بکە تەزریدی بێ وەکو خۆیان نایانەوێ بەڵام بەڕێ بدەیانەوێت کە بەڕەکە تعبیر لە کولتورەکەی تۆ دەکات زانی لە چیرۆک و لە شعری شاوایە پرۆسەی شعر لای من ڕەنگە جاروەیە بەس لێزانینە نمونە دەمی یعنی ئێستا گەر قڵاتی هەولێر هەموو بێتە دار هەموو پارچەداری درێژ کورد ژان من تۆ لە بۆی دارتاژنین ئەو هینەما بە کەڵک نایەوە قەڵاتە دارەوەیە بزیێکێک دارتاشە دەزانین دەڵێ برام ئەمەیان بۆ سیستەم ئەمەیان بۆ پلیکانە ئەم پارچەیان بۆ بێشکە ئەمەیان بۆ شمشاڵ دەزانی وشەش وایە وشە کیمیاگەریە وەکو ئەمە مەگنیسیۆم لەگە پۆتاسیۆم تەفاعولەکەیاننا ئاو لەگە زەیت تەفاعولەکەیاننا من جاروە هەبووە کاکە فەرمان هیچ ئیشم نەبووە 2 ڕۆژ 3 ڕۆژ 400-500 کەلیمەم هێناوە وشەم هێناوە تەنیش دەکەم داناوە خاکە ناز تەنیش بیرەی مەسیە تەنیش شیر بابزانی سێ دروست دەبی ئەم کەمولێ لەگەڵ ئەم کەمولێ ئەو مادێ لەگەڵ ئەم مادەیە تێکەڵاوەکەم بزانی هیچ دروست دەبێت ئیتر وردە دارەکان دەناسیەوە دەزانی ئەم دارە بۆ بێشکە باشە ئەم دارە بۆ سیسەم باشە ئەمە بۆ نازانچی باشە ئەدیبی کورد مشکلیشانەیە بەعام ڕموینە تەجربەی شخصی خۆی دەژێڕێتەوە تەجربەی شخصی من تەجربەی شخصی جەنابن نییە جیاوازین تربێتمان جیاوازە عائیلەمان جیاوازە خوێتمان جیاوازە ژینگەمان جیاوازە بەڵام تەجربەی ذاتی من ذاتی تۆیە زادە یەک فەرهەنگین هەردووکمان کوردین هەردووکمان لە هەولێرین هەردووکمان 2010 نەماوین لە سەردەمێکی زەمەنی بە سوتفە پێکەوە گەیشتن و لەو زەمانە کورتەیە بەیەکەوەین کەواتە ذاتی من ذاتی تۆش وەزاتی ئەرژەنتینیشە وەزاتی بەریتانیشە بەڵام شخصی من شخصی کابرایش کۆلۆمبی نییە ئەدیبی ئێمە ئەدەبی شخصی دەنووسێتەوە کاک دەڵات زۆر باسی ئەزمون و تەجربە دەکەی نمونەی ئەوروپاوانەش هێناوە کورد جگە لە قۆناغی کلاسیک یعنی تانالیۆوانە هیچ ئەزمونێکی شاری هەیە بۆ نمونە ڕوانگە و کۆمەڵێک ئەزمونی دیکە هەبووی شاعرانی هەولێر ینی پێت وایە ئەوانە نمونەکەن وەکو ئەوانی لە ئەوروپا هەبوون ئەو شۆڕش ئەدەبیانە بوون هیچ علاقە بەس لاساییکردنەوەیە ئەوەی شارەزای ئەدەبیات بێ دەزانێت ڕوانگە تەرجمەیەکی حرفی کینە گۆواری کەلیمەیە 69 حیفاز لە حەزاوی سەر بۆ پۆلس و ئەوانە ئیکرامانە دوای ساڵێک دێن بەیاننامەیەک دەنووسن بەیاننامەکەی علاقی لە پێشکەوتنی ئەدەبی نییە تەسەوڕ دەکەی لە بەیانێمە ڕوانگە تایەتی باسی بژێوی شاعیرانەکە و ڕای بژێوی شاعیران یانیمە چه علاقی لە تیۆری ذاتی لاساییە هەشتاکانیش هەمووتر تەرجەمەی ئەو ستایل و ئەو مەوجێ بوو کە لە خەزعەل ماجدی و لە بەغدای باوی بوو خودزانی هەمیشە یعنی لە مەسرحەوە بەستە بووین لە ئەدەباوە ئەوانش لە پێشەمەنەوە بێگومان ینی عەرەب بە سەدان هەنگاو لە ئەدەبیات لە پێشەمەن مێژووی 1400 ساڵیان هەیە دنیایەک قاموس و دنیایەک معجەم یعنی کورد هێستاش معجەمی نییە کورد فەرهەنگیە بەس معجەمی نییە کاکە معجەم لەگەڵ قاموسا فەرقیە معجەم ساڵانە وشەی تازە دێخیتە ناویەوە ساڵانە ئێ باشە کاکە عەرەب 1200 ساڵ معجەمیان تەسەوڕ دەکەیت 1200 ساڵ هەر کەلیمەیەکی تازە هاتبێ ساڵی دواتر چۆتە ناوی
تصور كان كنت تستجمع زميني نا لا يعني اگر بوجدانی نکەم پرسیارێک لە جەنابەت دەکەم بۆی قسەکەم بسەلمێ یعنی شەری مامۆستا شێرکۆبێکەس یان چیرۆکی مامۆستا حوسێن عارف یعنی جەلازی میرزا کەریم ئەوانەی کە هینیان کردووە ڕوانگەیان ئیمضا کردووە شەری مامۆستا شێرکۆبێکەس چیرۆکی حوسێن عارف شەری جەلالی میرزا کەریم چ فەرقی هەیە لە بینی ڕوانگە و پاژوانگە هیچ نیەتی ڕاستە دیکەوا تا من ئەگە بەیاننامەیە دەرکەم دەبێت نابینیم گۆڕابێ وایە دەبێت ئەو تێکستەی دوای ئەو بەیاننامەیە دەری دەکەم کەمێک زۆریش نایانی تۆ زێک جیاوازتر بێ لە پێش بەیاننامەکە وەناکە ڕاست دەی باشە ئەم شارە چ جیاوازیە هیچ ئەم بەیاننامە بۆ دەرکراوە ئەم بەیاننامەیە وەکو تەرجەمەکردنی مۆدلیشی کەلیمەی 69 کەرکووک برادرانی کەرکووک کە ڕابەری نوێگەری بوون لە هینە لە هەشتاکانیش ئەچەندە شتاکان بەیاننامە نەکراوە ینی هەبووە محاولەی ئەو لە ئەولا بەڵام بەیاننامەیەکی موحەد نەکراوە من تێدەگەم نوێگەری لە هەولێر چەند گرنگ بووە ینی شتێکی لە هەولێر زۆر جاران ئەم ناوێر میجەڕمەوە دایمەن بەغەڵەت لە من دەگەن لێرە هەوڵەدەم کەس بەغەڵەت لە من نەگا هەولێر لە بەرەوەی کلاسی چینیە ئازادی بۆ خۆ دارێک نییە نمونە بێ بڵێم بەوە ناچی بەکەی فۆت یانی تۆ تەسەور دەکەی مامۆستا عەبدوڵڵا پەشێو لەگەڵ مامۆستا ئەنوەر مەسیفی لەگەر ئەون مامۆستا نەوزاد بازیگرا باسی ئەنوەر مەسیفیت کرد حەزم لێ پرسیارێک لەسەر ئەو فۆرمی گرانەی ئەنوەر مەسیفی بکەم یانی تۆ تەسەور دەکەی ئەمانە زادەی یەکشار بن نەخێر زۆر جیاوازن جا ئەو فۆرمەی ئەنوەر مەسیفی ڕاستی بۆ منیش ینی نەک هەر جیاواز زۆر جیاواز بوو ینی ئەو پیاوە ینی تێڕوانینی تۆ لەسەر ئەو فۆرمەی ئەو چی بوو ئەو فۆرمی گرانە دوولایەنە زۆر کەس دەیانگەوە شاعر نییە خۆی کەس بۆی نەبڵێ شعرنی و کەس بۆی نەبڵێ شعرە هەر کەسە و تامی خۆی کەس بۆی نەبڵێ بامیە خۆشەیان هەر کەسە و تامی ڕاستە دیوێشی هەبوو دیوێک کە زمانی بردە هەندێک شوێن قەت نەچۆ بوو ینی زمان ئەوچکەمە تۆزێک ماڵێن میلەتانی دواکەوتوو یان ئەوانەی کە شارینین یان فێرە مەڵتی ڤۆیس و فرە دەنجی و فرە ئاینی و فرە کولتوری نەبوونە تۆزێک لە تاقیکردنەوەی زمان ترسێن بە تایبەتی کورتەر زەندەق لە زمان چووە نەفەوتێ هەمووشە عەرەبی بە شاب دەرکا هەمووشە ئینگلیزە بە شاق دەرکا نێتە ناوی وەکو زمانی کوردی وەکو گوندێکە کە 12 ئامۆزاریکە و خەڵکی منتەقەکە ناگەڕن بێگانەوی ئەنوەر مەسیفی ئەم لاستیقی زمانە کەمە تۆزێکمان ڕادەشێشە ئەو هەتا ئاخری ڕاکێشا ڕاست زمانی بردە هەندێک شوێن ئێمە نەچووین وە شەری کوردی نەچوو وەمە سەیرە بەس لە هەولێرەکان دەوەشێتەوە ئێستا نمونەی وەکو مامۆستا نەوزاد بازگر بەس بەرهەمی هەولێرەیە لێی شارشکە دەرناچیانی ئەم تەفڕەیە ئەم قەفزەیە لەلایەشکە خراپەکەی چ بوو لەلایەشکە بەبێ ئەوەی مامۆستان و مستەبان کەس نییە شایدی لەو نیشتیما پەروەری و کورد پەروەری مامۆستان و مەسیفی نەدا بە وازح بێ بەڵام بەحس پێی ئەو شارانی پێخۆش ڕاست بەعس زۆری پێخۆش بوو شاعر پەیوەندی بە خەڵکەوە نەمێنی کەستەی نەگا وە تەسەور دەکەی نمونەی خەزع الماجدی و غەیری خەزع الماجدی کە بەغدا دەرگای سەحافە و دەرگای ڕۆژنامەوانی تەلەڤیزیۆنوانی بۆ کراوە بوو هەر ئەوە بۆ ئەمانە زۆر خۆشم بستنە ناو میتۆدی ئەکەدی و بستنە ناو کۆدی سۆمەری و پەیوەندیان بە شەڕی عێراقی و ئێرانی و بە پێوەژەم بوونی ژن و بە هەتیو بوونی منداڵوانەوە نەمێنێ کاکتاڵات گفتوگۆکە خۆشە بەڵام کاتمان نەما بۆ ئەمەڵقەیە لە ئەڵلقەکانی داهاتوو زیاتر قسە دەکەین لەسەر شعر لەسەر ئەزمموی شعری لەسەر زمانی شعری لەسەر هەموو ئەو بابەتانە قسە دەکەین تا ئەڵلقەی داهاتوو دیسان لەگەڵ کاک تەڵەت تاهیر سەر و شاعیر بێک دەگەینەوە خواتان لەگەڵ